عزیزان لە هەر شوێنێکن سڵاو و ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێ. داواکارم لە خوای گەورە تاعەت و عیبادەتی گشتایەکمان قبول بفەرموێ. ئەمڕۆ لە خزمەت مامۆستای بەڕێز مامۆستا کارێکاردا دەبین بە تەوەرێکی گرنگ کە تەوەرەکەمان بریتیە لە یارمەتیدانی کۆمەڵ و یان یارمەتیدانی دەستکورتەکانی کۆمەڵ. مامۆستا جان السلام علیکم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا عومەر جان خۆشحاڵین کە دووبارە بە خزمەتی ئێوەی بەڕێز ئەگەینەوە. سپاسی دەستگای زاری کرمانجی ئەکەین بۆ ئەو دیدارە جوانانەی کە لەگەڵ مامۆستایانی ئاینی ئەنجامیان دەدا. هیوادارین خوای تەبارەک و تەعالە موفقیان بکە. ئەوەش جێی دەستخۆشی مامۆستایانی ئاینیە کە بەرنامەی وها لە سنوورێکی خۆمان خزمەت بە مامۆستایانی ئاین و بە بابەتە ئاینەکان بکە. ئەوە جێی دەستخۆشیە. سپاسیانەکەین. مامۆستا جان تەوەرەکەمان باسی یارمەتیدانی دەوروبەرە. واتە تاشی موسڵمان کە ینی هەڵگری شیعارێکی جوانی ئیسلامیە لەگەڵ ئەوەی کەوا نوێژەکە لەگەڵ ئەوەی کەوا ڕۆژوو ئەگری پێویستە یارمەتی دەوروبەریشی بدات. مامۆستا ئەگەر لە بیدایەت بە فەزل و گەورەی یارمەتیدان دەست پێ بکەین. مامۆستا گەورەی چەندی هەیە لە ئیسلام؟ بەڵێ ئەگەر بین بسم الله الرحمن الرحیم ئەگەر تەماشا بکەینی لە خوای تەبارەک و تەعالە لە قورئانی پیرۆزدا فەرمان بە یارمەتیدانی یەکترمان دەکا. یعنی فەرمان دەکا خوای پەروەردیگار چۆن فەرمانی بە نوێژی کردیە ئەوهاش فەرمان بە یارمەتیدانی ئەکا. ئەفەرمێ خوای تەبارەک و تەعالە وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. ئەفەرمێ ئێوە یارمەتی یەکتر بدەن لەسەر چاکە نەک یارمەتی یەکتر بدەن لەسەر خراپە و تاوان و گوناح. کەواتە لێرانە وتعاونوا فعل ئەمرە. خوای تەبارەک و تەعالە ئەمرمان پێ دەکا کە دەبێ یارمەتی یەکتری بدەین. لۆ یارمەتی یەکتری بدەین چونکە ئینسان لەو پەڕی بەهێزی دابی ئەگەر چەندی بەهێز بی چەندی بەتوانابی ئەگەر بەبێ یارمەتی کەسانی دەوروبەرت ناتوانانی هیچ شتەشی بکەیت. لۆ نمونە ئەگەر بین تەماشای مێژوو بکەین ئەبینی ذوالقەرنەین کە ناوی لە قورئانی پیرۆزدا هاتوو لە سوڕەتی کەهف خوای تەبارەک و تەعالە باسی ئەکا یەکێکە لەو چوار کەسانی کەوا دەسەڵاتی بەس هەموو دنیایدا هەبووە بەڵام هی لەو کاتی کەوا پێویستی هەبوو کە سەددەچی دروست بکات لە بینی خەڵکەکە و یەئجوج و مەئجوجە هی فاعینونی بقوة اجعل بینکم وبینهم ردبا. گوتی ئەی پیاوینە ئەنگۆ وەرن یارمەتیم بدەن لۆ ئەوەی بتوانم سەددەچی دروست بکەم. کە ذوالقەرنەین توانیتی دەسەڵاتی بەس هەموو دنیای هەبی بەڵام لە سەددە دروستکردنی داوای یارمەتی لە هەندێک پیاوان کرد. کەواتە ئەوە یعنی لەبەر هەندێک پێویستە ئەمە یارمەتی یەکتری بدەین. ئەگە بین تەماشا بکەینێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێداگرە لەسەر ئەوەی کە دەبێ ئینسانی ئیماندار سیفەتی ئیماندار ڕەوشتی ئیماندار ئەوەیە کە دەبێ یارمەتی یەکتری بدەین. چونکە ئەفەرمی المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا. ئەفەرمی ئیماندار لە بۆ ئیمانداری وەکو دیوارێکی وایە. سیر کە ئەگەر هاتوو ئێستا ئەمە لەژێر ئەو مزگەوتەدانێک کە ماڵی خوای پەروەردیگارە ئەگەر هاتوو یەکێک لە دیوارەکانی نوقستان بی یاخۆ دوو بلوچی لێ دەربینە لە دیوارەکە دەڕوخێ. کەواتە ئەگەر ئیماندار یارمەتی یەکتری نەدا دەڕوخێ ڕوخانی پێوە دیار دەبی. کەنجی بەهێز دەبین کەنجی بەتوانە دەبین کەنجی دەتوانین لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکان زاڵ بین بەسەر هەموو شتەکاندا زاڵ بین ئەو کاتێک کە گیانی یارمەتیمان هەیە لە ناو یەکتریدا. چونکە لەبەرچێ کە گوتمان ئەگەر ئەمە گیانی یارمەتیدانمان هەبوو بە کۆمەڵ لەگەڵ ئەو کەسانی کە کەم دەرامەتون دەستیان پێویستیان بە یارمەتیدانی هەیە یارمەتیان بدەین لەبەر ئەوەی خوش یارمەتی ئێسانەکی دەدا کە یارمەتی مسلمانەکی بدا. هاوەتا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. ئەفەرمێ خوای پەروەردیگار یارمەتی ئیماندارەکی دەدا یارمەتی مسلمانەکی دەدا یارمەتی عەبدێکی دەدا یارمەتی مرۆڤێکی بەنی ئادەمێکی دەدا کە یارمەتی برای خۆی بدا. کەواتە مەرجی هاوکاریکردنی خوای تەبارەک و تەعالە لە بۆ بەنی ئادەمی و یارمەتیدانی و بەهێزکردنی ئیمانداران بە یارمەتیدانی یەکترمانە. ئەگەر ئەمە یەکتری یارمەتی بدەین خوای تەبارەک و تەعالەش یارمەتیمان دەدا بەسەر کۆس بوتەگەرەکان و ناخۆشیبوو و ناڕەحەتیەکانی دنیا و قیامەت هەموو لایەکمان ڕزگار دەکات ئینشاءالله. مامۆستا جان ئێستا یعنی هەرگەر وەکو یارمەتیدان بکەینە چەند زۆرێک یعنی ئا یارمەتیدان تەنها لە ڕووە مادیەکەی بخوێنینەوە یان ئەبینی لە ئەنواع ڕوو مەسەلەن بۆ نمونە لەوانەیە خەڵکانێک هەبی پێویستی بە مادە نەبی بەڵام لە ڕووگەشی ترەوە پێویستی بە یارمەتیدان هەبی. بەڵێ ئەگە بین تەماشا بکەینێ یارمەتیدان بە پێی ئەو ئاەتەی کە خوای تەبارەک و تەعالە دەفەرمی دوو جۆری هەیە.
بەڵام ئەتوو لەوەی گەڕێک کە یارمەتیدانەکەی کە چەند لایانی چاکەیە کە چەند لایانی خراپەیە ئەمە باسی ئەوەی ناکەین بەڵکو لە ڕۆژانەی ما دوو جۆرە یارمەتیمان هەیە یارمەتیەکمان هەیە پێی دەگوترێ معنەوی یارمەتیشمان هەیە پێی دەگوترێ مادی ئەو یارمەتیدانەی معنەویە هەندێک شتی لێ باز بکەین لۆ نمونە قسەیەکی جوان بەرامبەر بە مسلمانەکی یارمەتیدانە ئیبتیسامە زەردەخەنەیەک بەرامبەر مسلمانەکی ئەوە یارمەتیدانە دڵخۆشت کرد چونکە لە چ یارمەتیدا بە زەردەخەنەیەک توانیت ئەو مسلمانەی دڵخۆش بکەیت و هەروەها ئەگەر بێی تەماشا بکەی ڕەفتارێکی جوان کردارێکی جوان صفەتێکی جوان بەرامبەر بە مسلمانەکی ئەبیتە هۆیەکی معنەوی لە بۆ ئەو ئینسانەی یارمەتیدا لە ڕووی دەرونیەوە ئەتو ئاسوودەت کرد لە ڕووی ڕوحیەوە ئەتو گرنگیت پێدا لەبەر چێت کە لایانی ڕوحی ئێستا ئەمە لەو سەردەمەیدا زۆر پێویستمان بە لایانی ڕوحی هەیە لۆ پێویستمان بە لایانی ڕوحی هەیە چونکە ئەگەر ڕوح ئازاری هەبوو بەو سێشتانە دەتوانی ئەو ئازاری لا ببەیت یعنی هەم بە قسەیەکی جوان هەم بە ڕەفتارێکی جوان هەم بە زەردەخەنە کو نمونەی بینینەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لیان پرسی گوتیان یا رسول الله صلی الله عليه وسلم ئەتوو ئەو کاتێک کەوا لە طائف گەڕایەوە ئازاریت زۆرتر بوو یاخود ئەو کاتێکە لە شەڕی ئوحد حەفتا سەحابە شەهید بوو و پێغەمبەر صلی الله عليه وسلم ددانی مبارەک شەهید بوو خوێنی لە هەموو قالبی دەچۆڕا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەوەی شەڕی ئوحد لاشەیی بوو واتە جەستەیی بوو تەنها ئازارێک بوو ماوەیەکی خایاندو دوایێ ئازارەکەی نەما بەڵام ئەوەی لە تائیف ئازاری منیاندا ئازارەکە ڕوحی بوو دەرونیان ئازاردام ئەو گەورەتر بوو لەوەی کە ئەو ئازارە جەستەیین پێگەیشت کەواتە ئێستا ئەمە دەتوانین بەلایانی معنەوی یارمەتی مسلمانان بدەین لەو سێشتانە و هەروەها لایانی مادیەکەش لایانی مادی هەر ئەوە نییە ئەتوو بێی خانێکی لە بۆ کەسێکی چا بکەیت ئەوە نییە ئەتوو بێی خسیارەکی لە بۆ کەسێکی جێبەجێ بکەیت یاخود ئەوە نییە یعنی یارمەتیدان زۆر زۆری هەیە یارمەتیدانمان هەیە دەستگرتنە یعنی ئەگەر ئەتوو کەسێک پێویستی بە ئەوەی هەبوو کە یارمەتی بدەیت شتێکی لە باتی هەڵگری کە پێویستی بەوەی هەبوو شتێکی لەگەڵ هەڵبگری بار بکەیت لە ماڵێ دەستکاری ماڵی کردە یارمەتی چیوی بدەیت ئەوە لۆت بە حسابە هەر بە یارمەتیدان حسابە حساب کە ئەتوو خێرت پێ کردە لایانی مادی ئەو کەسەت بەرز کردیتەوە ئەوە لەلایەک یان ئەتوو ئەگەر هاتوو یارمەتیدانە چی دیکەمان هەیە بەخشینە لە پێناو خوای تەبارەک و تەعالا کەسێک بە تایبەتی لەو سەردەمەیدا کە وەزەکان تۆزێک ناخۆشن ناڕحەتن ئینسانی کەس هەیە گەنج هەیە ئێستا ژنی مارەکردن ناتوانانی ژنێ بینی ئەگەر ئەتوو یارمەتیوی بدەیت ئەوە ئەتوو بوویە هۆکارێک لەبوو ئەوەی کە باعیسی خێری و هەروەها ئەو کەس گەنجە ئەو کچە گەنج و کوڕە گەنجەت لە خراپە و تاوانە دوو خستنەوە بەرەو خۆشی و فەڕەحنایی و کە خوای تەبارەک و تەعالا ڕزگارت ئەەکەی لە ناڕحەتی و ناخۆشیان و هەروەها کاری جەماعەت پێشان لەبەر چی خەڵک دڵی ئاسوودە بوو دڵی خۆش بوو دڵی فەڕاح بوو لەبەر ئەوەی دڵی ئاسوودە بوو چونکە زبارە هەبوو وەختی خۆی لە ناو عەشایری خۆمان زبارە هەبوو کاتێکەوە ئەتوو گەنمت دەدرویەوە خەڵک دەهات سرود دەکرد لە بۆ حەیوانی هەروەها خەڵک دەهات کەواتە لە زۆر ڕوحی یارمەتیدان زۆر بوو لەبەر ئەوەی دڵی ئینسانی ئاسوودە بوو دڵت ئارام بوو باوەڕ بکە قنەعەت هەبوو ئینسان بە هەموو شێوازەکی زۆر دڵی خۆش بوو کاتێکەوە دەیدیت ئەو هەموو خەڵکە یارمەتی یەکتر دەدا نوێژی جەماعەت مامۆستای بەڕێز لەبەر چ نوێژی جەماعەت خێری و ئەجر و پاداشتی زیاترە لەبەر ئەوەی زیاترە کە یەک نوێژی جەماعەت بە 27 نوێژیان بە 25 نوێژان هەیە هۆکارەکەی سەرەکی ئەوەیە کە ئەتوو کاتێک کە پێکەوە نوێژەکی دەکەی هەست و خوست و ڕوحت زیاتر ئاسوودە دەبی زیاتر دڵت خۆش دەبی بەو نوێژەی کە دەیکەی چونکە ئەتوو لۆ نمونە دەتەوێت چ بکەی دەتەوێت کۆمەڵە کەسانێک کە دەبینی لای تەنشتت خەڵکە لای تەنشتت خەڵکە پشتت خەڵکە پێشت خەڵکە یعنی حەز بە ئاسوودەیەکی دەکەی حەز بە ئارامیەکی دەکەی دڵت پێ خۆش دەبی کەواتە یعنی کاری هەرەوزی و کاری جەماعەت ئەبیتە لایەنێکی مادی لۆ ئەوەی ئینسانەکان پێ بەهەز بکەین و بتوانین یارمەتی کەسەکان بدەین مامۆستا تازە ینی جەنابەت باسی یارمەتیدانی مادی و معنەویت کرد بەڵێ یعنی ئێستا مامۆستا خەڵکێک هەیە بۆ نمونە لە ڕووی مادی ئێوێ کەسێکی ڕزگار بکە بەڵێ ینی خێری پێ ئەکا سەدەقەی پێ ئەکا بەڵام لەوانەیە لە ڕووی معنەوە بیشێنی بۆ نمونە لە شوێنەکان باسیەکە زیارمەتی فران کەسم داوە و یانە بینی تەسوێڕیشی ئەکا کە کاتێک زەکاتەکەی ئەداتێ بۆ نمونە تقریبا لەوانەیە لە ڕووی ڕۆحیەوە مامۆستا و پیاوە
پیغمبر صلى الله عليه وسلم لفرمودية دا أفرمي إن الشيطان قد يئس أن يعبدوه مصلون ولكن في التحريش بينهم رواه الترمذي أفرمي شيطان واز ديني وازي لچه هنايا وازي لنوشكران هنايا يعني أو كسي كديت جماعاتي دا كانوا يجي دا كان لمسقوتي خواناسا وبروجيا شيطان وازي لوي هنايا بلام تصدقا لباشي نويجي دي إيش لإنسان كان دكا لو أوي كوا يكتري آزار بدل ناكو كان لبيني هبي تندو تيشان بنابر بيكتري هبن يكتري بالشين نوا كواتا تماشاكا أقبي سيري بكي للاني الروحية و آزارداني كسشي أبيته هو كاري أوي كإنسان تاوانك أنزام دابي يعني بجوي شيطاني كرديا إيه بجوي شيطاني جبكي أتو قناحك كرديا ليلة أنا دادواي أقبين براور داشي بخومانو بپیغمبری خوا صلی الله علیه وسلم هر چند امانات وانین يعني بقينا درجه قندركي پیغمبری صلی الله علیه وسلم بلام تماشا بك يعني او كسي كبختاني بس دايك من عائشه رضا ورحمه خوالي سربي شي بخوي ذكر شي يارمتي ددا ابو بكر بابي عائشه يارمتي او كابراي ددا خدمتكاري يعني بهموش شوازك همو بيداويستكاني جاني لبو دابن كذبو بلام سود بختاني بدايك من عائشة كر خواهي تبارك وتعالى وجواب هات باشي اشكرابوني ككسك اشكرابو كبختاني كرديا خواهي قول حفظ آيات دابزان ببري دايك من عائشة رضا ورحمة خواهي للسربي لقل اوج دا امام ابو بكر پیغمبر صلى الله عليه وسلم حضرتي عائشة آية او كسيان شكان دوا قسيان بيقوتن يعني هر بردوان بو عليها تنها يعني حتى وفاتي شكري او كابرايا يارمتي دانك للاي ابو بكر هر بردوان بو بلام كشش نازاني تماشا كواتا پیغمبري خوا صلى الله عليه وسلم همو كات فرمان من بيدكا كوا انسان اجي خيره شكر خيرك شارا وبدستي راسته اجل دست نبي اخر اتو اگر خوت هل شي ساله سكسكي كوا منت لسركرت يعني شكان توا كواتا فرق نابي لقل اوي كوا شيطان سون خوي هالشيشا واستهزاء وقاطي با آدم باوشي همو بشريتي كد حضرتي آدم كواتا أمش فرق ما نابي لقلبي دبي إنسان نابي خوي هالبتشيشتو دبي بتواني سون فقيرك دسكرتك أو كسيك بيويسي بيارمتي هي سون مرتاح دبي بوشي وازا أتو يارمتي بدي موسجان تقريبا برنامج كمان كوتاي هاد بله زيادة الحزمة اللي بولا خزمة زنا بالدابين خوي يورا بهاداش دتوا الحمد لله بابتكت بتواوي جيان خوش ويست خوي يورا بهاداش دتوا آمين أجمعين دوباره داوالي بدنكين كوا زنا وثمان عزيزة لخدمة الدعمة ما مستيبريز زور سباس أجر بين تماشا بكيني يك نمونة بهم خوش بلا كوتاي برنامجي باز بكم يعني أجر بيسير بكي دايك مان خديجة رضا ورحمتي خوالي السربية كم خزاني بيغمبري خوالي صلى الله عليه وسلم لبرهندي بهم خوش أو خالي باز بكم يارمتيدان هندك جوري دي كشي هنا يعني أو كاتي كوا بيغمبر صلى الله عليه وسلم لشكوتي حرابو يدو زارا لشكلي خوي جبرائيل عليه السلام ديتيا يكك لو زارا كان أو كاتي يكم آيتي لبودا بزي اقرأ باسم ربك الذي خلق لسشكلو شوي خوي جبرائيل ديتيا بيغمبر صلى الله عليه وسلم ترسا كهاتو مالي فرمي دام بوشن زميلوني دايك من خديجة رضا ورحمتي خوالي للسربي بيغمبري خواتي فرمي كلا والله فرموي سوين بخواي خواي تبارك وتعالى أتو ببشناكا بأميدتناكا لو لبر أوي بيشي أو وحيت لبوبي بيشي أو آياتانت لبوبين بيشي أوي جبرائيل بيتلات أتو بين صفاتي جوانتها بوينا كواتا أو بين صفتانا أبنه هو يارمتداني إنساني يكم إنك لتصل الرحمة سرداني كردني خزبان كواتا أوز زورك اللي يارمتداني إنسانا كان سرداني خزمان بكي سوكا بيغمبر صلى الله عليه وسلم بيشي أوي ببيتا بيغمبريش سرداني خزمك سوكارو دوستي خوي دكر دوام رازقوي يعني رازقوي هو كاريشي سريتشي لبو أوي كالروجي قيامتش دتواني شفاعتي بكا سيم لا بردني قرصاي لسخلشي يعني نابي إنسان بارقران بي دبي بردوام باري خلشي سوبكا يعني لو نمونا ما بس مليرة تازيكا كاتي كوااتو تازيك لها وليريا كاكا دابا التلفون شي تازك قبول بكا بيشنا كاتو كابرا كيبار قرسي لسدابني والله ولا تازيم لها وليريان لسليمان لان دوتشيا لو ريقا دودانا 7000 قضيه كواتا سكردني بالي خلشي اوشي زورك الى يارمتي داني وهروها رزقتن لميواني رزقتنيش لميواني بيغمبر صلى الله عليه وسلم بيش ببيتا بيغمبر رزق لميواني داك الكواتا رزقتني لانسانه ميوان دار اوش دورك الى يارمتي وهروها
ئینسان لە کاتی پێویستی کە کەسێک پێویستی بەوەی هەبی پاڵپشتیە بکەی لە کاتی لۆن منە تعدای لێ ئەکرێ زوڵمی لێ دەکرێت ستەمی لێکرایە ئەتو قسەیەکی حەقی بەرامبەر بکەی ئەوەشان جۆرەکە لە یارمەتیدان یا ربی خوای گەورە هەموو لایەکمان موفق بکات لەسەر ڕێبازی پێغەمبەری صلی الله علیه وسلم زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز ئامین ئەجمعین بەڵێ عزیزان لێرە هاتینە کۆتای ئەڵقەی ئەم جارەشمان بە هیوای ئەوەی ئینشاءالله گشتان سوودتان بینی بێ دووبارە سپاسی مامۆستا ئەکەین و سپاسی جەنابتانەکەین کەوا بیسەر و بینەرمان بوون خوای گەورە تاعەت و عیبادەتی گشتایەکمان قبول بفەرمێ وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه